شەقامی پۆزەکەی سلێمانی تامی جارانی نەماوە، چونکە ئەگەر پێشتر شوێنی پۆز و نمایشکردنی ئۆتۆمبیل و کەشخەیی بووایە، ئێستا خەریکە ئەگۆڕێت بۆ بێزارکردنی خەڵک. شەقامی بەختیاری لە سلێمانی کە بە جادەی پۆزەکە ناسراوە، یەکێکە لە شەقامە دڵگیر و جوانەکانی شارە حەیاتەکە، بەڵام کەسانێکی نابەرپرس خەریکە ناسنامەی ئەشێوێنن. ئاسۆ حوسێن دوکانداری ئەم جادەیە بە 1964 وت ئێستا شەوانە لە دوای ساعت 9 کێشەی زۆریان هەیە لەگەڵ ژمارەیەک لەو شۆفێرانەی ڕوو لە شەقامەکە ئەکەن، چونکە هەراسانیان کردوون و شۆستەکان دەگرن و توانزیش لە خەڵک دەدەن. وەک باسی ئەکات بەهۆی ئەو جۆرە کەسانەوە خەریکە کڕگارەکانیان لەدەست ئەدەن و کڕگارەکان ڕوو لە بازاڕەکانی دیکە ئەکەن و تەرکی شەقامەکە ئەکەن. دوکاندارەکان نیگەران و بەگلەین بۆ ئەم دۆخەداوا ئەکەن لایەنە بەرپرسەکان ڕێکاری یاسایی ئەنجام بدەن بۆ ئەوەی وەک هەمیشە شەقامێکی پڕ شەوق و زەوق و بێکێشە بێت و بەو قەڵەبارگەی خۆی بمێنێتەوە.